خۆشەویستان سڵاوتان لێبێ و بەیانیتان باش. ئێمە ئەمڕۆ لە پرۆگرامێکی تایبەتە کامڕۆ 4 کە بیرەوەری 35 ساڵی جینۆسایدی ئەنفالە. ئەنفال ناسنامەی نەتەوەکەمانە. ئەنفال زامێکی لەبیر نەکراوی گیان و جەستەی هەر تاکێکی میلەتەکەمانە. ئەنفال ئەو زامە قوڵە بوو کە هەرگیز و بە چەندەها ساڵی تریش لەناو دڵ و ڕۆحمانە قەت دەرناچێت. ئەو بیرەوەریە تاڵە بوو کە هەرگیز هەتا چەندەوەیەکی تریش لە گیانمان دەرناچێت. بۆیە ئێمە ئەمڕۆ لە پرۆگرامەکەمانە کە تایبەتمان کردووە کۆمەڵێ لە لایەنە جیاوازەکانی کە چی کراوە و چی ئەکرێت و ئەم کەیسە بە چۆ گەیشتووە و لە هەمان کاتیشا تا چەند هەوڵدراوە جینۆسایدی کوردەکان لە باشووری کوردستان ئەمە بە جیهان بناسیێنرێت لە دادگانەوە دەوڵەتیەکانە کاری لەسەر کرێت. ئەم کەیسە نەک لەم ڕۆژەیە لە تەواوی بابەتەکانی ترا کە بەردەوام مەخرێتە بەردەست ئەم کەیسەش بەردەست بێت بۆی کاری لەسەر کرێ. هەتا ئێستاش دەرگاکان ئاوەڵان بۆ چاوەڕوانی باوک کوڕ کچ مناڵەکان دایک ڕەشپۆشەکان هەتا ئێستاش هەتا ئەچەمێنەوە هەر چاوەڕێن هەرچەند قسەشیان لەگەڵ بکەی ئەو باوەڕ بە تۆ ناکات. ئەی ئێمە چی بکەین وەکوونەوەی داهاتوو ئێمە چۆن ئەمە لە ناوەندا ئاکادمیەکانە کار لەسەرم بابەتە بکەین چۆن ئەم زامە قوڵاییەکەی بە شێوازێکی کەیس و بەناساندنی نێودەوڵەتی کاری لەسەر بکەین چۆن توانیمانە هەوڵەکان زیاتر چڕ بکرێنەوە کە نەک لە تەنها ئەوانەی کە ئێستا کە کەسەکانیان ئەنفال کراون کامە زامێک نییە بۆ تەنها کەسێک بۆ خەڵکێک بۆ ناوچەیەک زامێکی گشتیە و زامێکی هەمومانە و قەتیش لەبیر ناگرێت چۆن کاری لەسەرەکرێ. ئەمانە گفتوگۆی لەسەرەکەین لەگەڵ چەندین بابەتی تر لە پرۆگرامە تایبەتەکەمانە لەگەڵ هاوکارم سەحەر بتوانین ئەمڕۆ زیاتر کۆمەڵێ پرسیاری زیاتر لەسەر ئەوە بکەین کە چی ئەکرێ و زیاتر هەوڵەکان خۆی لە چیا بینێتەوە و کۆمەڵێ بەرهەمیشمانە بێت کە بتوانین ئەو سروودە نیشتیمانیانە ئەو ئاواز و میوزیکە گۆرانی کەلتوری و نەتەوەیانە تا چەند لە بۆنەکانە بتوانێت ڕنگدانەوەی هەبێت و بتوانێت بەشداری پێ بکرێت و چەندین مامۆسا و میوانی کەشلەکەمانە بێ. سەحەر سڵاو لێ بەیانی باش. سڵاو لە تۆ سەرکۆ بەیانی تۆ باش. بەیانی بینەرانی ئازیز و هەروەها کوردستانی ئازیز باش بە هیوایەوەی کە ئینشەڵڵا هەمووتان ساخ و سەلامەت بن و بێگومان ئەزانن ڕۆژی 4 هەموو ساڵێک ئەم برینە ئەکولێتەوە بەڵام هەندێک لە برینەکان چونکە بەڕۆحی کوردستان و کوردستانیانەوەیە سەرکۆ هیچ کاتێک ساڕێژ نابێت و لە یادیش ناکرێت. بێگومان ئەنفال یەکێک لەو تاوانەوە نەبووە کە لە حەقی
گەلی کووردا ئەنجام درراوە کە کاتێک ئەگەر ئێستاش تەنانەت باسی ڕۆژانی ئەنفال و قۆناغەکانی ئەنفال ئەخوێنیتەوە مچڕکە بە هەموو گیان تا دێتەوە و بیرەکەیتەوە ئەو خەڵکە بێتاوانە چی بەسەریا هاتووە تەنیا تاوانی ئەو خەڵکە کە بویانە ئەوە بووە کە کورد بوون و خوا لە ناوچەیەک و لە خاکێک دروستیانی کردووە کە ناوی کوردستان بووە ژمارەیەک منداڵ ژن پیا و بەتەمەن گەنج کە هەمویان پڕبوون لە هیوا پڕبوون لە ئاوات بۆ ژیان تەنیا لەبەرەوەی کە لە خاکێکی پاک و بێتاوانەکە کوردستانەدای بوون ڕوبەڕووی ئەم تاوانە گەورەکرانەتەوە بێگومان ئەم تاوانە لە یاد ناکرێت بە خۆشحاڵیەوە لە ئێستا بە قسەکەی تۆ قەڵەمی کۆمەڵێک لە نووسەرانمان تەرخان کراوە بۆ گێڕانەوەی ئەم چیرۆکانە کۆمەڵە کەس کە لە بوارەکە ئیشەکەن بەوەی کە لە ڕووی یاساییەوە بە نێودەوڵەتی بکرێت کەیسی جینۆساید ناساندنی ئەنفال و هەروەها کۆمەڵێک لە باڵێن کەسانێک کە ئەهلی هۆنەرن ئەوانش هاتوون لە ڕێگەی هوەرەکەی خۆیانەوە و زمانی هاوبەشی هوەر خەریکن چیرۆکی ڕاستەقینەی ئەنفال کە باوەڕ نەکراویشە لاانێ بۆ کەسانێکە لە دەرەوەی خاکی کوردستان ئەژن ڕۆژانی ئەنفالیان بۆ باس پێ قەقل باوەڕ نەکەن ڕۆژێکی واوە تاوانێکی وا بەسەر گەلێکی بێ تاوانە هات بێ جا کاتێکە ئەو تاوانانە ئەخوێنرێتەوە پێم وابێت باوەڕ نەکراوە بۆ کەسانێکە ئەگەر کورد نەبن بەڵام ئەمان هاتن لە زمانی هۆنەرەوە خەریکن ئەم چیرۆکانیان بۆ باس ئەکەن بە زمانێکی هاوبەشی وەکو هوەر خەریکن دەرگای سنوورەکان ئەکەنەوە ئەمڕۆ هەر بە خۆشحاڵی لە لای خۆشمان هۆنەرمەندێکی گۆرانی بێش هەیە و هەروەها میوانێکی ئازیزیشمان لەگەڵایە بەڕێز مامۆستا هەژار بەرزەنجی کە بەڕێزیشیان قەڵەمی خۆیانیان تەرخان کردووە بۆ باسکردن لەسەر بە جینۆساید ناساندنی ئەنفال سەرکۆ زۆر بەخێر بێن بەخێر بێن سەرەتا با لە مامۆستا هەژارەوە دەست پێ بکەین مامۆستا هەژار بەرزەنجی وەکو مامۆستای زانکۆ زۆر بەخێر بێت ئەمڕۆ کتێبێکی شێناوبن سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەم بۆ مندا پێشەکێکە وتم کۆمەڵێک بابەتم باس کرد لەسەر جینۆسایدی کوردەکان ئەنفال ئێمە لەبەرەوەی کوردین لەبەرەوەی بە کوردی قسەکەین ئەم هەموو زامە قوڵا خەنە دڵمانەوە تۆکو مامۆسایەکی زانکۆ و لە ڕووی ئەکادمیا و لە ڕووی کە هەمیشە لەسەر کۆکراوی تەواوی دۆکومنتەکانە ئێوە کارەکەن ئەمە تا چەند بۆتەوەی کە ئێمە تاوانێک گەورە سەرشانمانە کە کوردین و بە کوردی قساکەین بەڵێ ڕوحی شەیدانمان شاد بێت دیارە لای هەمومان ئاشکرایە ئێمە وەک نەتەوەی کورد دووەم نەتەوەین لە دروستبوونی سەرەتای دامەزرانی دەوڵەتی عێراق تا ئەمڕۆ بە درێژایی مێژوو لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراق تا ئەمڕۆ ئێمە لەبەرەوەی کە بە زمانی کوردی و بە کوردی دروستکراین لەسەر ئەم خاکی کوردستان ژیاوین هەمیشە هەتا ئەمڕۆ قوربانی تاوانی جینۆسایدین لەژێر هەڕەشەی تاوانی جینۆسایدین بەداخەوە یەکێک لەو تاوانانی کە بەرامبەرمان دەرحەقمان کرێت کە لە تاوانە جینۆسایدەکان تاوانی ئەنفال بوو کە ئەو پرۆزە سەربازیێدا پلاندا ڕێژراوە بوو کە لایەنی حکوومەتی ڕژێمی بەعسی لە ناوچوو دەرحەق بە نەتەوەیەک کرا کە تاوانی تەنها کوردبوون بوون بێت جیاوازی ڕەگەزەکان بێت جیاوازی تەمەنەکان بێت جیاوازی ئایدەوە ئایدۆلۆژیەکان تەنها تاوانیانەوە نەبوو کە کورد بوون لەسەر خاکی کوردستان ژیان ئەمە ئەم پرۆسەیە دیارە ئامادەکاری بۆ کرا لە ساڵ 1970 بە هەر لە سەرەتای دانانی عەلی حەسەن مەجید واتە عەلی کیمیایی بە بەرزی نووسینگەی مەنزومی شیمال لە شاری کەرکووک و دەرکردنی بڕیارێکی 2008 لە 26 ساڵ 1970 دەمانە هەموو ئامادەکاری پلانەکە بۆ کراوە و جێبەجێکردنی پلانەکە ئاشکرا لای هەمومان لە ساڵ 1970 دەست پێکە لە 21 دووی دەست پێکات تا 6 کە مودەی ماوەی پلانەکە توانین بڵێن 210 ڕۆژ بووە و لەم 210 ڕۆژەیە هەموو کوردستان ئەگرێتەوە بە 8 قۆنا خێرشی سەربازەکان انجامەدرێت و لە ڕووی جوگرافیەوە کوردستان دابەشەکرێت بەسەر 6 ناوچەی جیاوازە بۆ جێبەجێکردنی پلانە چونکی لای هەمومان ئاشکرا تاوانی جینۆساید لە جیهاندا تا وەک تاوانێکی نێودەوڵەتیە و تا ئەمڕۆ بە گەورەترین ترسناکترین تاواندانرێ دژ بە مرۆڤایەتی بۆی ئەم تاوانە هەموو بە پلان جێبەجێکرێت و قۆناغ بە قۆناغ جێبەجێکرێت و تاوانی جینۆساید دەرحەق بە کوردیش کە یەکێک لەوانە یەکێک لە تاوانەکان ئەنفالە بە هەمان شێو هیچ کەمتر نیە لە تاوانەکانی هۆلۆکۆست و ئەرمەن و ڕواندا و یوگسلافیا و هەر تاوانێک هەمش بە هەمان شێو بۆ قۆناغانە ڕۆیشتووە ئەبینی دەرەنجامی ئەم هێرش و پلانی تاوانی ئەنفال کۆتا دەرەنجامەکەگەین بۆ قۆناغی کە 182,000 لە نەتەوەی کوردە بێ بە قوربانی بێ جیاوازی ڕەگەز و ئاینەکان کە باسمان کرد و پاشان 4732 گوندی ئێمە خاپورەکرێت 30 ناحیە ئێمە تەختەکرێت 4 قەزای ئێمە تەختەکرێت ئەوەی کە سیرەکەین 3100 مزگەوت تەختەکرێت بە قورعانەکانەوە لە ناوە برێت 100 کڵێسای
ئاینەکانی تێتەختەکرێت ئەوەی ئەیبینین لە دوای 35 ساڵەوەیە کە 35 ساڵەمە بەر لە مانگی ڕەمەزانە کە ئێمەی کورد بە ڕۆژوو بووین وەک ئێستا ئێمە لەژێر یەکێک لە سوورەتەکانی قورآنی پیرۆزە کە هەشتمین سوورەتی قورآنی پیرۆزە لە 75 ئاەت پێک دێمە بە لەژێر ناوی یەکێک لە سوورەتەکانی قورآنی پیرۆزە کە ئەم نەتەوەی ئێمە وەک ئەمڕۆ بە ڕۆژوو بوون جینۆساید کران و ئەنفال کران بەرەو بیابانەکانی عەرعاد بەڕێکران ئەوەی کە یەکێک جێگای داخە هەمیشە ئەوەی کە ڕژێمی باسی ئەو تاوانانی دەرحەقی بە نەتەوەی کورد ئەنجامیدا هەمیشە هەوڵی داوە لەژێر ناوی ئاینە یاخود لەژێر دروشمە ئاینەکانە دەرحەق بەوە بکرێت یەکێک لەوانی کە ئێمە حەقە گفتوگوی لەسەر بکەین خاڵێکەکەوەیە یان تۆسێکە نەتەوەیە کە موسڵمانە 90 زیاتری موسڵمانە بە پێی ڕێژەی دادرەوە ئامارەکان و ئێمە زۆربەی قۆناغی بەتابەتی قۆناغی 34 ئەنفال کە قورسین قۆناغەکانی ئەنفال بوون لە مانگی ڕەمەزانە ئەنجام دران. باش شما مستەهەژار بن بوو قسەکەی بەڕێزت ئەبڕم لێرەیە باسی ئەوەت کرد کە بەداخەوە زۆربەی ئەو تاوانانە کە ئەنجام درراوە کە دوور لە مرۆڤایەتی و هەر بنەمایەکی مرۆڤایەتیشە چ تەنانەت ئەگەر ئاین بگرێتەوە ئەبینین بە ناوی ئاینەوەیە سوورەی ئەنفالەکە ناوەکەی وەرئەگیرێت بۆ شاڵاوەکە یاخود بۆ نمونە ئەوەی کە لە مانگی ڕەمەزانە کاتێک کە خەڵک بە ڕۆژوو بوون ئەم تاوانانیان لە حەقە ئەنجامەدرێت ئەمان هۆکاریان یا پاساویان چی بوو تێگەشتنیان لە ئاینی ئیسلام چی بوو کە گەر مسلمانێک بە زمانی بە ڕۆژوە بکوژێت بەڵام بەهۆی ئەوەی کە تەنیا کورد بووە ئەم بەلایە حەڵال بووە ڕێگە پێدرا بووە خۆی ئەگەر بگەڕێنەوە بۆ سەر بابەتەکە تەمان وەک پێتم ئەم تاوانی جینۆسایدە تاوانی جینۆسایدە هەمیشە بە پلانە ڕژێمی بەحسی لەسەر ئاسی ناوخۆی عێراق و لەسەر ئاسی نێودەوڵەتی کاری لەسەر ئەمە کردووە یەک لەسەر ئاسی ناوخۆی بۆ وشەیە ئەنفالی بەکارێنەوە هەمیشە لە هەمومان ئاشکرا ڕژێمی لە ناوچوی بەحسی شۆفێرنس ڕژێمێکی ئەلمانی بووە کە لە وڵاتانی عەرەبی ئیشی کردووە باش هەمیشە بۆ سەرکەوتن و داپۆشتنی تاوانەکانی هەڵسا و ڕەنزی ئیسلامی بەکارێنەوە ئەگەر تۆ سێریکە ئەو شەڕانشی دژی بێران بەکارێنە کە لە جەنگی 8 ساڵی لەگەڵ عێراقا لەگەڵ ئێرانە بوو بوون وارەوە تاوانانجی هەم لەژێر ناوەکانی ئیسلامە بۆ سەرکەوتنەکان شەمی ڕەمزی حزبی بەحسیە کرد المعارک و ملقاتی سەدام مەجیدە سەرکەوتنەکانی ڕەمزی بەحسی دانا هێرش و جمەکانی بۆ کرد لەسەر ئاسی ناوخۆی ئەوەیە کە بۆی زۆرترین ئەوە بوو فتوای بە بەشێک لە زانایانی سونەدا لە بەغا کە ئەم نەتەوەیەکی کافرن و جیهاد دەرحەقیانە و بۆی گەنجانی عەرەبی و گەنجانی باشووری عەرەب و ئەوانەی کە حەماسێکی نەتەوەی شۆڤیانی عەرەبی بەشداری ئەم پرۆسەیە بکەن و لە سەراسی نێودەوڵەتیە بینین لە داتا و دۆکومنتەکانە کە بۆمان کەشف بووە زۆرێک لە وڵاتانی عەرەبی هاوبەش و هاوکاری حکوومەتی عێراقی بوونە دژ بە نەتەوەی کورد کە هەنێکیان بە مادە بەشدار بوون و هەنێکیان بەهێز بەشدار بوون و دۆکومنتانی کامڕۆ دەستمان کەوتووە توێژینەوەیان لەسەرەکەین ئەبینین لە قۆناغی دوی ئەنفالە وڵاتی ئوردن لەگەڵ وڵاتی سوودان بەهێزی سەربازی بەشداری پرۆسی ئەنفالەکەن و وڵاتی سعودیا و کوێت لەو بەڵگانی کە هەیە بە هاوکاری مادی بەشداری حکوومەتی عێراقیەکەن کە حکوومەتی عێراقی پێیانڵێ پرۆسی ئەنفال دەست پێکەین دژ بە کۆمەڵێک کافر دژ بە کۆمەڵێک کەسان لە شاخەکانی شیمالی عێراق کە پێچوانی ئاین ڕەفتارەکەن بۆیە هەمیشە هەڵی دا و ناوانی کە بەکاریەناوە لەم پرۆسەکە وشەی ئەنفال لە پرۆسەکەی کە ناوان دێ ئەنفالدار لایەن ئەلجەنابیەوە بووە عزیز الجەنابی کە لە لیوا ڕوکنێکی ڕژێمی بەحسی بۆ استیخبارات بۆ کەسێکی شارەزا بۆ لە بواری ئایندا و کەسێکی سەربازی بووە بۆیە ئەو شێژ و ناونانی پرۆسەکەش هەمووی بە پلان و بە پلانێکی داڕێژاکرا دەست حەق بە نەتەوەی کورد زۆر باشە مامۆستا دواتریش کۆمەڵی پرسیاری کەمانە بێ لە ڕووی ئەم کەیسە و لە ڕووی ناساندنی وەکو بە نێودەوڵەت بوونی ئەچین لە لای کاگونەر زۆر بەخێر بێت سپاس بۆ ئامادەبوونە زۆربەی کات لە زۆربەی ئەم بۆنانەیە تۆ هەمیشە ئامادە بوویت و هەمیشەش گوێت نەداوە بۆی کە چ کارێک دەبێت سپاس بۆ ئامادەبوونە تۆ شەر وەکو کوردێک وەکو ئەوەی کە کۆمەڵی بەرهەمی جوانمانەیە کۆمەڵە سرودی نیشتیمانیمانەیە لەگەڵ هەموو ئەو کارە ساتی بەسەر نەتەوەکەمانە هاتووە هەمیشە هوەر بەشێک بۆ لەوەی کەم کارە ساتە بناسێنێت تۆش هەمیشە لە ڕێگەی ئەو ئاوازانی کە خۆت هەڵیانە بشێریت و لە بۆنەکانە ئەیڵێ بۆ ئەوەی کایتر ئەمە جارێکی ترەکە وەکو ئەو گەنجانەی ترکە وەکو ئێمە برا و خوشکی ئێمن لە چاوەڕوانیان هەموو ئەو دایکانی کە لە چاوەڕوانیان ئەو ناخەی ئەوان تۆ لە ڕێگەی هوەرە و جارێکی تر لە ڕێگەی ئەو دەنگە ناوازەی خۆتۆ ئێڵێت بێمە خۆش ئەمڕۆ تۆ کۆمەڵە هەرچەنە کۆمەڵە بەرهەمیشمان پێشکەشەکەی بەڵام زانی تۆچی ئەڵێ بۆ ئەنفال تۆچی ئەڵێ لەگەڵ ئەو ئاوازە جوانانەشی کە هەڵێ بژێریت سەرەتا دەستخۆش بۆ کورسات سپاس بۆ ئەم بەرنامە جوانە یادی چوار یادی ئەنفال کارە ساتێکی نەتەوەییە تانە ساتێکی مرۆییە بەڕاستی مەسەلێکەیە ئەڵێ ئەگەر بتەوێ گوێ لە ینی بتەوێت تراژیدای هەر وڵاتێک بزانێت گوێ لە موزیکەکەی بگرێت گوێ لە مۆسیقاکەی بگرە
ینی هونەرمەند و گۆرانی بێژ و مۆسیقارەکانیش بەدەر نین لەو خەڵکەی کە لە کوردستان ئاژین حتمما نێمەژار کوڕی ئەم میلەتین و خەڵکی ئەم وڵاتین بەسەر ئێمە هاتووە ئەم کارەساتە هونەری تراژیدیاش بەشێکە لە هونەر ئێمەش خۆشبەختانە کۆمەڵێک هونەرمەندی باشمانەیە لەو بوارانە کارەکەن یەکێک لەوانە کە شاعری گەورەی کورد عەبدوڵڵا پەشێو هەر شعری سەربازی ونی بخوێنەوە خۆی دنیایەک تراژیدیا و کارەساتی تایە هەنی هەموو شتەکانی تایە منیش خۆشحاڵیوە تەمە ناکەم کە بتوانم هیچ نەبێ کە کلێنێکی بچووک یا مەسەلێکی کوردی خۆمانەوە دیاری شوان هاڵە کۆکە ئێمەش بتوانین وەکو گەنجێک یا وەکو هونەرمەندێک بتوانین ینی ئەم میلۆدیە تراژیدیانە بەگوێی گەنجەکانی دوای خۆمانە بدەین و بزان چی بەسەر میلەتەکەمان هاتووە چی دەرحەق بە میلەتی کورد کراوە. زۆر باش جێکاک هونەر بێگومان زانین زۆر جار ئەگەر تۆ بتەوێت تاوانێکی لەم جۆرە بە قەبارەی گەورە بگەینیت بەگوێی کەسانێکە لە دەرەوەی کوردستانن ئەبێ وەرگێڕانی بۆ بکرێت هەنگاوی یاسایی بۆ بنرێت بۆ نمونە یاسایی لە ئاستی نێودەوڵەتیە بەڵام هونەر لانێ ئەم هەموو گۆڕانکاری و هەنگاوە قورسێنەوە زمانێکی هاوبەشە بە زۆر ئاسانتر ئەتوانە کار کاتە سەر دڵی کەسەکان بە حکمی ئەزمموی خۆت لا دوایە لە ڕێگەی ئەم زمانە هاوبەشەوە تا چەند کورد دەتوانێت سوودی لێ ببینێت بۆ ئەوەی کە ویژدانی تاکەکانی تری لەسەر بە ئاگا بهێنێتەوە. ڕاستە خۆی هونەر زیاتر بە زووی ئەچێتە ناو خەڵکەوە ینی ئەو خەڵکانیشی کە زیاتر عاشقی کە هونەرن ینی تۆ توانی ئێستا بۆ نمونە لە ڕێگەی کورتە فیلمێکەوە توانین لە ڕێگەی نووسینێکەوە کو مامۆستا ئاماژەی پێکرد توانین لە ڕێگەی گۆرانیەکەوە زۆر بە زووی بە فراوانی ینی بە شێوەیەکی بەربڵاو زوو ئەو پەیامی خۆت بگەینیت ناوچەکانی تر ینی بەڕاستی هونەر ئەتوانم بڵێم لە هەموو کارێکی تر و لە هەموو کارێکی تر خێراتر و زووتر ئەگەێتە ناو پارچەکانی تر جێخۆی بکات لەگەڵەوە زۆر جار هەموو تومانە ئێستا لە زۆربەی ئەو وڵاتانەشی دواترش مامۆستاگەر توانی لەسەر ئەم بابەتە قسە بکات لەوەی کە کتێبێکیشی وامەدەکردین هونەر توانێتی هەنگاوێکی بار لە ڕێی ئەو خامەی کە هەمانە ئەو کارەساتانی کە بەسەرماتۆ کرێتە فیلمی سینەمایی ئەکرێتەوەی کە بە جیهان بە زمانێکی تر تۆپیان بناسیێت ئەکرێتەوەی کە پێشانگای بکرێتەوە هونەرمەندێک مامۆستام کتێبەیەنەوە بۆ ئێمە پیشانمانەیە گەراوکارانە مەم وێنەیە بۆ مگوێزێتەوە ئەمە هیچ زمانێکی لەسەر نییە ئەتوانی تۆ خۆت خوێندنەوەی بۆ بکەیت یعنی ئەمە یەکێکە لە وێنانەی کە هەر خۆت سێری کازانی چ زامێکی قۆڵە ئەزانی کە ئێمە نەک لە خاکێکی خۆمان ئێمەشیان بردە بیابانێک کە بیابانی ئێمە نییە باشە ئەمانە هەمووی کۆمەڵە چیرۆکی زۆر ناخەژێنە بەرهەمێکت ئامادەیە ئەتوانی پێشکەشمان کەیت بەڵێ ئەم بەرهەمە شەر حەزمە کرد ئاماژەیەکی پێ بم بەرهەمەکە خۆی با بڵین داستانە شێرێکە هەر بە باڵای ئەنفالەوە نووسراوە من ژەمەوێ ئیشەڵا بتوانم بە مەقامێکی بە گەرمیانی وەکو کوڕێکی گەرمیانی ئیشەڵا پێشکەشتانی بکەم بە ساتی بەفاز رجاونەوە هەوری ڕەشی دڵی دوشمنان دیسان بارانی ئەخەوی مەرگی داباران
ريان وهوري الرشيد دڵی دژمنان دیسان بارانی ئاخای مەرگی داباران زریانی کینەی ئەحفاری قەحتان شاخ و دەشت و دێی ئەنە لە بینای دیەکەم لە خوێنا گەوزان أريانا يانا يا سباي برلاتشان أريانا سباي برلاتشان بخين قوش كراو مغولي سردم وجدان دات شوراو أريانا خاكيان طلان كرولات يان شوان ميرقون يرقزو تشيمن يان سلطان أخاي وخمخ من أخاي أريانا يانا 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 أريان أمره قر مسير بوابا محشر أريان أمره قر مسير بوابا محشر راجي حساب الأخوة واندي شر أريان أريانا كورباي تعذبو منال لچنمان بون بقرباني قليت وبوتان قليت وبوتان ننقو باولي ثمن بينماو سرور الشرمو آين لبنا ايديكم وخم بجماو أريانا يانا يانا أريان قلبان كراون وقدي لميدان زواني كرديان بوابتاوان أريانا قلبان كراون وقدي لميدان زواني كرديان بوابتاوان منال بيدايك دايك ببيك وكو قلمر خراو نقفا قراني قرميان
هەرگیانە کوڕانی گەرمیان وەک شێری زامدارن خوێنەوە لێتگێن وەک گەزای زۆردار زۆر زۆر سپاس دەستی هۆش خۆش بیاڕێن مامۆساگەر بین و لای بەڕێزت لەسەر ئەم کتێبەی کە ئەمڕۆ بۆ ئێمە شەهێناوە کە باسی سێ کوچکەی زامەکات لە نێوان جلەوەرد و گۆبتە بۆ عەکسکەرە بێگومان لە ڕووی ئەوەی کە ئەمانە جارێکی تر لە کۆمەڵێک کتێبە کۆ بکرێتەوە و کۆمەڵێک لەو باسانە کۆمەڵێ لەو بەڵگەنامانەی کە زیاتر بە دوایە بکەڕێن تۆکو مامۆسایەک لە زانکۆیە تا چەند کارتان لەسەرەوە کردووە کامانە هەمیشە کاری زیاتری لەسەر بکرێت و ئەم کتێبەش زیاترەگەر تۆزێ خۆدڕۆنکردنەوەمان بۆ بیت و دواتریش باسیەوە جینۆسایت بە ناساندنی نێودەوڵەتی کەشمان بەڵێ دیارە لە دوای ڕاپەڕینی باری ساڵی 1991 کۆمەڵێک کەس لە بواری جینۆساید و ناساندنی خەمی ئەنفالیان گرتوۆتە سەرشان و لاشە پێشم خۆش ئاماژەش بۆش بکەم کە حکوومەتی هەرێمی کوردستان لە دوایەوەی کە پەرلەمان دروست دەکات و بڕیارێک ژمارە 32 ساڵی 1993 هەر لایەنەوە دیارە ئەنفال خەمێکی گەورەی نەتەوەکەمان بووە کاری لەسەر کردووە بۆ لە ژمارە 32 ساڵی 1993 بڕیارەدرا بە ناونووسین و ئەژمارکردنی کەسوکاری ئەنفالە قوربانیانی ئەنفال وارووا بڕێکی هاوکاری منحەیەکیان بۆ دیارێکرد کە هەتا ئەمڕۆ دیاریکراوەیەکی کارێکی تر لەوانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان کاری لەسەر کرد لە ساڵی 2006 2008 دروستکردنی وەزارەتێکی تایبەت بە مەنای وەزارەتی شەهیدان و ئەلفادکراوان کەم وەزارەتە معنیە بە کاریکردن بۆ کەسوکاری قوربانیان و ئەلفادەوە کارکردن لەسەر جینۆساید و کارکردن ناساندنی ئەم تاوانە ئەمە بە شێوەیەک وە خاڵێکی ترەوەی کە باسی نووسینی کتێبەکەن دیارە یەکێک بۆ ئەوانەیە بتوانین لە کارێکی دۆکۆمنتاری بکەین بۆ ئەوەی ئەم چیرۆکانە یاخود ئەم ڕۆمانانە یاخود ئەو داستانی کە ڕووی داوام تاوانە بێڵنەیەکێک لە ڕێکارەکان دیارە نووسینەوەی چیرۆکەکانە بە داداچوون و تێژینەوە زانستیەکانە کاری لەسەر بکرێن ئەوەی کە جێگای دڵخۆشیە بڵین ئێستا لە بەتایبەتی لە ناوەندەکانی خوێندن و لە زانکۆکانە چەند سنتەرێک کراوەتەوە لەوانە سنتەرێک بۆ تۆژینەوە و جینۆساید ناسنی تاوانی ئەنفال لە زانکۆی چەرموو هەیە لە قەزای چەمچەماڵکەم سنتەرە ماوەی 3 ساڵە بەردەوامە کە سەر بە وەزارەتی خوێندنی باڵایە کە چەندین کاری دۆکومنتاری کرد لە ڕووی فلیمیەوە لە ڕووی نووسینەوەی چاوپێکەوتن لەگەڵ شاهد حاڵەکانی ئەنفال و لەگەڵ بەتایبەتی لەگەڵ ئەو ژنانە کە لە پرۆسی ئەنفالە چوونەتە نوگرە سەلمان و گەڕاونەتەوە چوونەتە تۆبزاوە و دوبز و گەڕاونەتەوە و بە هەمان شێوە لە زانکۆی دوهۆک عینە سنتەرێکمان هەیە بە ناوی سنتەری توێژینە بۆ جینۆساید و ئەنفال کە سەر بە بێسەنتەری بێشکچیە لە زانکۆی دووەک و لە زانکۆی هەڵەبجە بە هەمان شێوە جێگەوەی سنتەرێکی تا ئەم ساڵ دامەزراوە کە کارەکە بەسەر جینۆساید ناساندنی هەڵەبجە و جینۆساید ناساندنی کورد بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین چەندی سنتەر و ئەمانە کە لە سەر بە وەزارەتی خوێندنی باڵان جێبەجێکراوە لەلایەن وەزارەتی پەروەردەوە کە بینین لە قۆناغەکانی 10 تا 12 بە منهجێک بە کتێبێک خراوەتە بە دەستی خوێنکاران بۆی خوێنکاران و نەوەکانی ئێمە ئاشنا بن بە جینۆسایدی کورد و منهجێک دیاری کراوە کە دێتەوە ئەوەی من حەزەکەم ئاماژەی پێ بکەم ببوورە مامۆستا ئەمە چۆتە بواری جێبەجێکردن لە سیستەمی خوێندنە بەڵێ لە بوارجێن لە خۆناغی دەوە دەست پێکات باشە بۆ من حەزەکەم ئاماژەی پێ بکەم ئێستا ئێمە لە زانکۆی چەرموو زانکۆی سۆران زانکۆی دووەک زانکۆی هەڵەبجە وانەیەکی تایبەتمانەیە بە ناوی وانەی جینۆساید کە بە زمانی ئینگلیزی و عەرەبی و کوردیە خوێنرێت و ماوەی 4 ساڵ ئێمە لە زانکۆی چەرموو وانەی جینۆساید دەخوێنین کە لەم وانە جینۆسایدە بە شێوەیەکی زانستی و ئەکادیمی و یاسایی و سیاسی خوێنکارەکان تێگەێنین جینۆساید چیە لە سەراستی نێودەوڵەتی ئەم تاوانە چۆن پێناساکرێت ڕۆ یاسایەکانی چییە و چۆنە ناسێنرێت و پاشەوە چەند کەیسێکی یاسای نێودەوڵەتی چەند کەیسێکی جینۆساید ماوەی لە سەر ئاستی نێودەوڵەتی پاشان هاتوین باسی چیەکەین باسی تەو تاواناناکەین کە دەرحەق بە نەتەوەی کورد کراوە لەوانە مەسناگەریمە بۆ ئاماژەم پێکرد لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقی لە ساڵی 1924 یەکەم تاوانجیش بە نەتەوەی کوردانی فەیلیە کە لە 4 یاد ساڵیادی جینۆسایدی کوردانی فەیلی بوو کە بێبەشەکرێن لە ناسنامە
کە ئەوان ناسنامەی کورتبوونیان لێ سندێت و ناسنامەی عێراقییان لێ سندێتەوە ئاودی وڵاتی ئێران نەکرێن پاشان لە 1936 دەست پێکا 61 هەفتا یەک بە جینۆسایدکردنی بەرزانیەکان و جینۆسایدکردنی قڵازی دوای دێتە هەڵەبجە دوای دێتە دەستپێکی پرۆسی ئەنفال و کۆتا جینۆساید کە بە دەرحەق بە نەتەوەی کورد ئەنجامدا جینۆسایدکردنی یەزیدیەکان بوو و هەتا ئەمڕۆژ ئێمە ئەوەی کێشەکەی کە دینە سەرباسی ناساندنی تاوانی جینۆساید ئەوەیە کەم تاوانە ئێمە نەیناسێنی هەمیشە ئێمە وەک نەتەوەی کورد لە ژێر هەڕەشەی دووبارە بوونەوەی جینۆسایدین و مەساگەری ئەمە سێری دادگای باڵای تاوانەکانی عێراقین کە لە ساڵی 2006 دامەزرێت بۆ دادگاییکردنی تاوانبارانی جینۆسایدەوە کەسانی تاوانیان لە عێراقا ئەنجام داوە کە سەدام حوسێن و ڕەفیقە حیزبە بەعسیەکانی لە قەفەزی دادگایە ئەبین کورد حەوت دۆسیەی ئەبێت لە دادگای تاوانی دادگای باڵای تاوانەکانی عێراق کە 5 دۆسییان بە فلەی جینۆساید بڕیاری دادگای بۆ دەرجێکەم دۆسیانە بە تاوانی جەنگی بۆ تاوانی جینۆساید دەژمارەکرێت لەسەر ئاستی نێودەوڵەتی بۆیە مەسەن یەکێک لەو کارە گرنگانی کێمە ئاشنایکین بەنەوەکانی داواتوەروە وەک جەنابەت باسە کرد ئێمە توانین نەک لەسەر ئاستی ئێمە ئاستی ناوخۆی ئێمە چۆن توانین ئەمە بگەین لەسەر ئاستی نێودەوڵەتی باشە مامۆستا هەژار هەر لەسەر قسەکەی بەڕێزت ئەوەی کە چۆن بگەینین بە دەرەوە ئێمە ئەیبینین کە تەنیا ژمارەیەکی کەم وڵات هەیە دانی بەوایە نایەوە کە جینۆساید لە حەقی گەلی کووردا ئەنجام درراوە بۆ وڵاتانی دیکە کەلانەیە لە ڕووی هەر یاساکانی خۆیانەوە بنەماکانی خۆیانەوە ئەمە ئەبێ بە جینۆساید بێ دانی پیان نایەنێن من پێم خۆش بە شێوەیەکی زانستی پێت بڵێم ناسانی تاوانی جینۆسایدەکە لە ڕۆی یاسایەکە دابەشە بێ بەسەر دوو تەوەرە تەوەری ناوخۆی و تەوەری دەرەوە ئێمە جارێ ئایا لە ناوی خۆمان چیمان کرد بۆ جینۆساید ئێمە چیمان کردو ئایا پەرلەمانی کوردستان ئایا پەرلەمانی عێراقی کە ئێمە بەشێکین ئێستا شەریکی دروستکردنی حکوومەتی عێراقی و دەوڵەتی عێراقین و ئێمە نێرمان هەیە لە پەرلەمانی کوردستان ئەوەی کە ئێمە هەنگاوی یەکەم کێمە ناومانە کە زۆر گرنگ بووە چی بووە بڕیارێکمان بەدەستێ بڕیاری دادگای باڵای تاوانەکانی عێراقا لە دوای 62 جەلسە دانیشتنی لەسەر دۆسیی ئەنفالێکێک لە دۆسیەکانمان کە دۆسی ئەنفال بە دۆسی هەڵەبجەمانە بۆ دۆسی قڵاتزێمانەوە دۆسی ڕەواندزمانە بووە یەکێک لە دۆسی بەرزانەکانمان هەبووە یەکێک لەو تاوانە کە ئەمڕۆ ساڵیادی ئەنفالە دوای 62 دانیشتن لە تاوانی دۆسی دادگا لە مانگی 6 ساڵی 2007 بڕیاردا ئەم تاوانە جینۆسایدە ئەمە یەکی کە لەوانی کە تۆ بۆ ناسانی تاوانی جینۆسایدە بێ بڕیاری دادگاتە بێت ئایا دادگاکە نێوخۆیە یاخود دادگاکە نێودەوڵەتیە دیارە ئەو دادگایی کە دروستکرا بۆ لێکۆڵینەوە تاوانبارەکان و کە بڕیاری دادگاکە لەسەر ئاستی ناوخۆی و لەسەر ئاستی عێراق دروستکرا لەسەر ئاستی نێودەوڵەتی نەبوو و ئێمە یەکەم خەڵکە گرنگە بۆ کورد بۆ نەتەوەی کورد کە بەدەستمانێت چێت بڕیاری دادگایە بڕیاری دادگا پێماڵێ ئەم تاوانانە دەرحەقمەنەتەوەی کورد ئەنجام دراون تاوانێکی جینۆسایدە دوایەوە چی بوو ئەوە لە ساڵی 4 ساڵی 2010 پەرلەمانی کوردستان بەڕسمی ئەم تاوانی ناساند کەمە تاوانی جینۆسایدەوە لە مانگی 6 ساڵی 2010 حکوومەتی هەرێمی کوردستان و بە هەر لە ساڵی 2009 پەرلەمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پەرلەمانی عێراق بڕیاری دام تاوانە جینۆسایدە ئەوەی جێگای داخە هەتا ئەمڕۆ کە 35 ساڵ ڕەتەوێ بەسەر تاوانەکەدا ئەوەیە کە حکوومەتی عێراقی هەتاکو ئەمڕۆ بڕیاری نەداوە داوای لێبوردنی فەرمی لە کورد نەکردووە ئەم تاوانی بە جینۆساید نەناسانەوە حکوومەتی عێراقی وەک حکوومەت چونکی ناساندنەکە لە ڕووی زانستی لەسەر ئاستی پەرلەمانی و لەسەر ئاستی حکوومیە بۆچی نەیکردووە مامۆستا ئەوە کار چیە لە پشت ئەوە کارەکە تا ئێستا ئەکرێت مەسەن ئایا لاوازی ئێمەی کووردە لە بەغا ئەمە ڕاستیە ئایا نوێنەرەکانی ئێمە لە پەرلەمانی بەغا کاری ئەوتیان نەکردووە کە ئێمە شەراکەتی ڕسمی حکوومەتی عێراقین کە ئەتا ئەمڕۆ ئەکرایانی ئێمە بۆ ئەم ساڵ بۆ 35 ساڵیادی پەرلەمان جەختمان لە ڕئیس وزەرای عێراقی بکردای باتە بەشداری یادەکەی بکردایە کەەوە بەشێکە لە قەرەبووکردنەوەکەەوە ئەرکێکە جۆڕاگرتن ڕازیکردن لە قوربانیان هیچ نەبایە ئەمڕۆ حکوومەتی عێراقی لە دەستگای میدیا ڕسمیەکان بەڕسمی لە بەغاوە داوای لەبەردنی فەرمی لە حکوومەتی لە نەتەوەی کورد بکردایە بۆ ناساندین ئەوەی کە چەند ڕێگریەکە کرێت لەم تاوانە لەسەر ئاستی ئەوەیە کاڵەن ئێمە وەک کورد نوێنەرانی کورد لە بەغا تا خەمێکی ئەو تویان نەکرۆ ئێمەم کەیسەمان زیاد نەکرۆ هەڵساین مەسەن کارمان لەسەر کەیسی مەسەن توانین بڵێن نەوت یاخود کار لە بەرژەوەندێ شەخسیەکان و یاخود لایەنە سیاسەکانمان کردوەگلۆی کرد لایەنەتەوەکە من لێت ناشارمەوە هەتا ئەمڕۆ حەزەکەم زانیم لە ئاستێکی لاوازن جینۆساید هەستەکەم وا خەریکە چێتە بابی لایەنێک و قەوارەیەک و ڕەنگێک کە دەین بەسەریا نایکەین بکە ئاکێکی نیشتیمانی لە بەغدا هەبێت تەنیا بە تایبەت کار لەسەر ئەم کەیسانە بکات بەڵێ چونکە بێ ئێمە بیدمان بێت کە ئەم کەیسانە کەیسێکی نەتەوەین کەیسێکی لایەنێک و ناوچەیەکی دیارەکراونین یاعمل لێت ناشارمە خەریکە واتی ئەگەین
ئەنفال تایبەت بێ بە سنووری گەرمیان و بچووکی کێن و لە قەزای چمچەماڵ و کەلارە بێنین ئەم کەیسانە بێنی مۆرکێکی ناوچەی پێ بدەین ئەمە کەیسێکی نیشتیمانیە ئێمە کە ئەنفال کراین بەس تەنها تاوانمانەوە بوو کە کورد بووین ئێمە کوردانی فەیلەی کە جینۆساید دەکەن تەنها کورد بوو بەرزانەکانیش کە ئەنفال کران تاوانیان ئەوە بوو تەنها کورد بوون ئێمە بێ ئەمانە بیکەین بە مورکێکی نیشتیمانی ڕەمزێکی نیشتیمانیان پێدەین بچین لە بەغا داوای جێبەجێکەین بۆیە لەسەر ئاسی ناوخۆیەکە ئەوەیە کابێ ئێمە فشارکەین لەسەر حکوومەتی بەغا کە داوای دێبردن کادوە ئەم تاوانە بە جینۆساید ناسێنێ ئەوەی ڕاستی بۆک من چەند جارێکیش لە گەڵ ئەندام پەرلەمانەکانە قسەمان کرد یەک بیانیەوان ئەوەیە شیعە ئەڵێ ئێمە لایانی شیعی ئەڵێ ئێمەش ئێوە وەک کورد ئێمە بووینتە قوربانی ئێمە بۆ بین داوای لێبوردن لە ئێوە بکەین ئەمە یەکێک لە بیانەکانە خاڵێکی ترەوەیە ئەڵێ کە حکوومەتی عێراقی کە هات داوای لێبوردنی کرد ئەبێت ژێر بواری قەرەبووکردنەوەی قوربانیان چۆن لە ماتا ئەم ساڵ کۆتایی پێات بە بڕیاری ئەنجومەنی ئاسایش و بڕای نەتەوەی گرتوەکان عێراق بڕایدا بە قەرەبووکردنەوەی وڵاتی کوێت کە کۆتایی پێات ئەم ساڵ وڵاتی کوێت هەموو 57 ملیار دۆلاری وەرگرتووە قەرەبووکردنەوە ئەبێ پرۆسی قەرەبووکردنەوە دەست پێکات چونکە ئێمە لێت ناشارمەوە ئێمە دۆسیی ئەنفال و دۆسیەکانی تر کە بڕیاری دادگامانەیە بێ کە سوکاری قوربانیان قەرەبوو کرێنەوە هەتا ئەمڕۆ هیچ قەرەبوویەک نەکراونەتەوە کە ئەمە مافێکی یاسایی و شەرعی و دەستوری هەموو تاکێکات چونکی لە ئەسەر ئاستی نێودەوڵەتیش بە هەمان شێوە بە مادەی 75 دادگای باڵای نێودەوڵەتی پێماڵێ چی ئەڵێ ئەو کەسانی تاوانی جینۆسایدیان بەرامبەر ئەنجام بدەن پێویستە قەرەبوو کرێنەوە کە سێ ڕێکاری دیاری کرد لە مادەی 75 بە سێ بەرگە هاتووە یەکەم ڕەتکردنەوە واتە گەڕانەوە دووەم تعویزکردن قەرەبووکردنەوە خاڵی سێم ڕزای دۆزا ڕەزامەندی کە شێوازەکانی قەرەبووکردن لەسەر ئاسی نێودەوڵەتی حکوومەتی عێراقی بۆ ناچێتە ژێرباری ئەوەی کەم تاوانە بە جینۆساید ناسن ئەبێ ئۆتۆماتیک بچێتە ژێرباری قەرەبووکردنەوە و تا ئێستا حکوومەتی عێراقی بڕیاری نەداوە قەرەبووکردنەوەی کە هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم نەتەوەی کرد هەم کە سوکاری قوربانیان کرێت ئەبینینەوەی کە جێگای داخە مەسەڵەن هەتا ئەمڕۆ ئێمە کە سوکاری ئێمە قوربانیان ئێمە لە بیابانەکانی عێراق تا ئێستا گۆڕەکانیان نیشان وەکشی بە شێوەیەکی زانستی ئەکادمی هەڵنەدراوەتەوە ئەوەشی هەڵدراوەتەوە تا ئێستا کار ڕێکارە یاسایەکانیان بۆ جێبەجێ نەکراوە کە فەحسی DNA کە ئەوەی ئاشنایانکەینەوە ئێمە خەڵکی چینەتەوەیەکن لە چی خێزانێکن تا ئێستا دوای 35 ساڵ تا ئێستا دایکەکانی ئێمە کوڕەکانی ئێمە براکانی ئێمە چاوەڕی کە سوکارەکانیان لە بیابان گەڕێنەوە تەنها بە فەحسێکی DNA کرێ حکوومەتی عێراقی نەکرا مەسەڵەن بۆ نمونە هەتا ئەمڕۆ ماوەی 2 ساڵ 171 ڕۆفاتی ئێمە لە پزیشکی دادی بەغایە کەوتۆ تا ئێستا پشکنی DNA بۆ نەکراوە کە سوکاران داواکەن دێکێ بۆ ئەمە کەم تەرخەمیە لەسەر ئاستی ناوخۆی و لەسەر ئاستی پشکنینە هەرابێ لە بەغدا ئەنجام بدرێت یا ئەکرێت تەرمەکان کوردستان ئەنجام بدرێت بەوەی پێشکەوتنی و تەکنۆلۆژیاکە لە شاری سلێمانیش ئەنجام بدرێت بەزەوەی بێت سنتەرێکی وا سنتەرێکی زانستی ئەکادمی باوەڕ پێکراوە و من چەند جارێکیش پێشنیارمان کردو لەگەڵ ئەندام پەرلەمانەکانی بەغا بە تایبەتی لەگەڵ وەزارەتی شەیدانە قسەمان کردووە بۆی ئەم کەیسێکە هەم تاوانەکە تاوانێکی نێودەوڵەتی ئێمە هەڵدەین ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان و لایەنی نێودەوڵەتی و ڕێکخراوەکانم کە معنین بە کاری جینۆساید و قوربانیان لەسەر ئاسی نێودەوڵەتی بێن بەشداری بکەن لە ناسانیەمتان چونکە ئەم پاشە ڕۆژ بۆ دادگای نێودەوڵەتی پێویستمان بەما بێت بۆ ناسانیەم کەیسە بە وڵاتانی جیهان کە ئێمە نەتەوەی کورد تاوانی جینۆسایدمان بەرامبەر ئەنجام درراوە پێویستمان بۆ بێ کە کەسە نێودەوڵەتەکان ڕێکخراو نێودەوڵەتەکان بێن بەشداریکەن یعنی لە هەڵدانەی گۆڕە بە کۆمەڵەکان ئێمە لە کوردستان وەزارەتی شەیدان و هەر لەم شاشەجوانی کورسات بەشداری بەرنامەیەکمان کرد لە هەواڵەکانە لە ڕۆماڵە تایبەتەکانە داوامان کرد وتمان با پەلە نەکەین هەڵدانەوەی بە گۆڕەکان بەم شێوازە بە هەڵکەین شێوازێکی ئەکادمی زانستی بێ با ئەو بە نوێنەری نەتەوەی گرتوەکان بێت بزانێت ئێمە چی تاوانێک دەرحەق بەم نەتەوەی ئێمە کرا تەنها ئەوە بوو کە خی گەورە بە کوردی دروستی کردین بە زمانی کوردی قسەمان کردووە هیچ دەردی کاکە ئاماژەی پێکرد ئێمە لە خاکێک نێژدان کە خاکی ئێمە نەبوو ئێمە بە مەکانی بیابان ئێمە ئاشنا نەبووین ئێمە لەوێ زیندە بە چاڵکرێن مناڵەکانی ئێمە چەندها سەیری ئەو گۆڕانە هەڵدەرەوە چەندها مناڵیتیا لە زگی دایکات یێشان نهاتۆتە ژیانەوە چەندهایەکی تیا شیرە خۆرە تۆ چەندهایەکی تایشتان نەگەشتەوەی کە بزانێت تاوان چییە باشە مامۆستا هەژار کورد لە کاتی هەڵدانەوەی با بڵێن ئەم گۆڕە بە کۆمەڵانەیە ئەتوانێت داوای نوێنەر لە نەتەوەی گرتوەکان بکات بەڵێ دیارە حکوومەتی عێراقی و لە وەزارەتی شۆدای عێراقی و ئێمە لە بەغا بە هەمان شێوە حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی شەیدان و فالکراوان ئەتوانێت بە داواکاریەکی ڕسمی داوا لە نەتەوەی گرتوەکان کەوا لە نەتەوەی گرتوەکان کە کەنوێنەران بێن لایەنە ئامادەبوون لە هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکاندا حەزەکەم بزانین ئێمە داوامان کرد تیبێکی کەناڵی کورسات لە کاتی هەڵدانەوەی بۆ تۆمارکردنی گۆڕە بە کۆمەڵەکان لەگەڵ کەناڵی ڕووداوانە بەشدار ڕەزامەندیان نەدا حکوومەتی عێراقی یعنی بۆ یاڵێ نەکو لە کات یا هەستەکەی پەلە کورزێکی پێوە دیارە هەستەکەی ئێمە ئەم کەسی ئێمە هەتیوە لە بیابانەکان
ئەمریکان و ساحێبینەوە تا ئێستا ئێمە سیر کرد لە دوای 35 ساڵ هێشتا زۆرترین گۆڕی بە کۆمەڵمان ماوە لە بیابانەکانە دیاری کراوە بەس تا ئێستا ئێمە هەڵمان نەداوەتەوە و کاری دۆکۆمنتاریمان لەسەر نەکردووە کاری یاساییمان لەسەر نەکردووە بۆیە یعنی پێویستەکە هەم لەمڕۆ لە دوای 35 ساڵ یعنی ئێمە داواکاری کەسوکاری شەیدان و وەفاکراون داواکاری زانکۆکانە داواکاری سنتەرەکانە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی وەزارەتی شەیدان و وەفاکراون و داوا لە حکوومەتی عێراقی بوون کە خۆیان بە ساحێبی ئەم کەیسە بزانن و چیتر ئێمە بتوانین کار بکەین لەسەر ئەم کەیسە ئەم کەیسە تا ئێستا بڵین کارمان نەکرۆ کارمان کرۆ بەس کارەکە کارێکی ئەو تۆ نەبوو لە جێی تموحی کەسوکاری قوربانیان و لە جێی تموحی ئەویانی کەم تاوانێکی نێودەوڵەتیە یعنی تا ئەمڕۆ ئێمە نەمانتوانین یەک فەحسێکی DNA کە فەحسەکە ئێستا بەوەی پێشکەوتنی تەکنۆلۆژیای هەم لە هەموو شوێنەکە کرێ و لە ڕووی تەکالیف و جارانەکە بڕێ بودجەی زۆرێوی ستا بودجەیەکی کەمی شێوێت یعنی تا ئێستا نەمانتوانیوە کەسوکارە ئاشناکەینەوە بە قوربانەکانی خۆیان مەسەڵەن چۆن مۆنومێنتی ئەنفال لە شاری چەمچەماڵکەی کە لە مۆنومێنتێکی ڕسمیە لە سەراسی کوردستان تایبەتە بە تاوانی ئەنفالوە لە سمودی شەمانە مەسەڵەن گۆڕی 86 مناڵمان هەیە کە ئەو گۆڕی مناڵەکانمان بەجێ گۆڕی تا ئێستا فەحسێکی دیێنەیمان بۆ نەکرد ئەم مناڵانە بە خێزان و خانەوەدەکانیان ئاشناکەینەوە یعنی ناکرێت چەندەها دایکمان هەبوو وەفاتیان کرد هەتا مثلا عالمی مهروبمان نەبوو لە نەڕەعنامان نەبوو لە جەلەمۆرد کۆمەڵی دایکمان نەبوو ساڵانێکی زۆر ئەڵێ من دەرگاکانیشماندا ناخست ئێوارە لە دەرگانەدایان لەم جەژن بۆ جەژن هەتام ڕۆ قەناعەتیان بەوە ناکرد لە چاوەڕوانی ئەوم سەریان نایەوە لە چاوەڕوانی کەسوکارەکان بۆیە ئەکرێت ئێمە کاری جدی بکەین لەسەر ئەم کەیسە بۆیە ئەکرێت ئێمە کاری زۆر باشتر بکەین بۆ ئەوەی بتوانین ئەم کەیسە دۆکۆمنت بکەین یعنی دۆکۆمنت کاری دۆکۆمنتمان کرد یەکێک مەسەڵەن ئەو کتێبانەوە چەندین کتێب لەوانە کە کراوە بەڕێز ماوەسا لەتیفاتی فەرج عارف قوربانیەوە چەندین بەڕێز ماوەسا هۆمەر یان چەندین ماوەسا سنکۆ چەندین کەس چەند خاوەنی چەندین کتێبن کاری دۆکۆمنتاریان کردو ئەکرێت ئەم کتێبانە وەرجێڕن بۆ سەر زمانە بیانێکان ئەمە کاری دۆکۆمنتاریە ئێستا هەوڵێک بووە بەم شێوەیە هەوڵێکی تاگلایانە بوو یعنی هەر کەس کردوێت یەو کتێبانی کە وەرجێڕاوە هەر کەسێک لەسەر گیرفانی خۆی کردوێت موسسەیەک یان حکوومەتی هەرێمی کوردستان بۆی نەکردوون چونکی یعنی وەرجێڕاوە وەرجێڕمان هەیە بۆ سەر زمانی عەرەبی بۆ سەر زمانی فارسی و کەمێک بۆ سەر زمانی ئینگلیزی مامۆستا باسی کێوەش بکەین وەکو دوایین پرسیاری من لەسەر ئەوەی کە جینۆسایدی کوردەکان بەس سڕینەوەشی کەلتوری ئێمە بوو سەڕینەوەی شوێنەوارەکانی ئێمە بوو سڕینەوەی گوندەکانی ئێمە بوو لەگەڵەوەی کە خەڵکەکانیان نەگواستەوە بۆ بیابانەکان شوێنەکانیشیانە سەڕیەوە بۆی کە ئەم شوێنانە بە هیچ شێوەیەک جارێکی تربوونی نەبێ لەگەڵ ئەمووی ئەم بابەتانی کە تۆ ئاماژەوە پیا لەسەر ئەوەی کە وەکو حکوومەتی عێراقی وەکو لایەنی گشتی کە بتوانێت کار لەسەرم کەیسە بکە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان کە بەردەوام ئاوەڕباتەوە لەسەرەوەی کە کۆمەڵی بابەتی گرنگ هەیە کابێ بەردەوام کاری لەسەر بکە وەکو لایەنی ئەکادمی تا چەند گرنگە ئەم بابەتە جینۆسایدی ئەنفال لەگەڵ سڕینەوەی کەلتوری ئێمە هەمیشە بەشێکی گرنگ بێ لەناو سیستەمی خوێندنی ئێمە بەشێکی گرنگ بێ لە سمینار بەشێکی گرنگ بێ لە کۆنفرانسەکان بەشێکی گرنگ بێ لەوەی کە بەڕێستان کتێبێکە خەنە ناو کتێبخانەکانی کوردیەوە بەشێک بێت بەسداننرێت بەشێک بێت کە بخوێنرێتەوە بۆچی لەبەرەوەی کە ئێمە هاتنەوە بە دوایینەوە بتوانین کە ئەم برینە قۆڵی کامانەکە تۆ هەتا قسەی لەسەرکەیت زیاتر ئەڕوا بۆ میچەکەی ئەمە بمێنێتەوە دیارە لە یاسای نێودەوڵەتی وە لای هەمووشمان ئاشکرایە جینۆساید تەنها بە کوشتن ناکرێت وەک جەنابەت باس کرد چوار جۆر تاوانی جینۆسایدمان یەکەم کوشتنە دووەم جینۆسایدکردنی ئاداب و فەرهەنگ و کەلتورە کە هەتا ئەمڕۆ فەرهەنگ و کەلتور و زمانی کوردی لەژێر هەڕەسەی جینۆسایدە هەتا ئەم دەقەیەکە ساگەن دوای جینۆسایدکردنی بایۆلۆجیە چۆن توانین ئەو نەتەوانە بخینە جێگروفی کەمیانکەینەوە هەر ئەلێرە گەر ئاماژەی پێ بکەم حەزەکەم بزانی لە سەرەتای پرۆسی ئازادی عێراق ئێمە مەسەڵەن لەسەر بیگەڕێنەوە سەیەکە بودجە 170 بوو ئێمەی کورد لە عێراق بە 170 ئاژمار کراین ئازاترین تازەترین ئامار بۆ ئێمە کە لە ساڵی 2022 پێمانەڵێ کورد لە ئێستا دانڕێژی دانیشتوانی کورد لە عێراقا چەنە مثلا بە 12.67 داناین ئاها چەند کەممان کردووە ئەمە جینۆسایدکردن ئەمە بەشێکە لە جینۆسایدکردن ئەو ئامارە دەقی کە هەڵ خەبێ من پرسیارم کردو ئەڵەن گەلێک لەو ڕێژەیە هێشتا نێمە کەمترین یەکێک لەوان جینۆسایدکردنی ئابووریە
تازەترین جینۆسایت کە ئاکرێت بۆ باسێکی کەلتور و فەرهەنگەکە ئێمە کە ناوەچێ ئەوەیە کە ماوەی دو مانگێکە لە کە شاری کەرکووک ڕۆدا لە تۆبزاوە شوێنی قوربانیان و ئەنفالکراوان. تۆبزاوە ئەو شوێنە بوو کە هەموو قوربانیانی ئەنفال لەوێ کۆکران و لەوێ دابەشەکران یان بۆ دوو بزانەدان یان بۆ بیابانەکان یانە گۆڕبەچەڵیان یاخود بۆ نوگرە سەلمان نێنران. ئێستا حکوومەتی بەغدا دەیەوێت لە ڕێی بەرنامەیەکی پلان بۆ دەژڕژنەوە بە ناوەی جێگای سەکەنی پرۆژەی سەکەنی لە شاری تۆبزاوە ئەوەی کە خەریکە بە ئەوێت شوێنی گوتوخانەکان ئەنفال کە ئێمەمانە بکەینە دۆکۆمنت ئێمەمانە بکەینە مۆنۆمنتێک لەبەروی نەتەوەیەک لێرە ئەنفالکران نەتەوەیەک لێرە گوزەرا گۆڕی ئازانی ئێمە لەوێ ئێستانێ بیکەم بە پرۆژێکی سەکەنی ئەگەری بینی وە کەناڵی کورسات و ئەندام پەرلەمانەکانی کەرکووک ئەو ماوەی مانگێک زیاتر کار لەسەرەوەکەم پرۆژەکە وەستێنراوە تا ئێستا بەزێشتان نیلغا نەکراوەتەوە. یعنی ئەمە ئەوەی کە تۆ باسی کرد ئەوەیە ئەیانوێ ئاسەواری ئەنفالیش نێڵن ئەیانوێمان بۆیە یعنی کاری وەک جەناوت باسی کرد کاری حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەندامی پەرلەمانەکان و تایبەتی وەزیرە معنیانی کە ئێمە هەمانە لە بەغدا ئێمە کارەوە بکەین کار یەک ئەو شوێنان مەسەن نوگرە سەلمان تۆبزاوە دووبست ئەم شوێنانی کە ئەنفالی تا و بیابانەکە ئەمانە بکرێن بە مۆنۆمنت بکرێن بە کاری دۆکومنتاری و پارێزگاریان لێ بکرێت چۆن ئەم نەسوورەکەمان هەیە سا لە شاری سلێمانی هەر میوانێکی نێودەوڵەتی دێت هەر کەسێک لە دەرەوە دێمای بینە ئەم نەسوورەکە ئەمە بەشێکە لێرە تاوانێک دەرحەق بە نەتەوەیەک ئەنجامدرا ئەمە پەیامی ئێمەیە تۆ بیتە مۆنۆمنتی هەڵەبجە ئەبیتە مۆنۆمنتی ئەنفال لە چەمچەماڵ مۆنۆمنتێک لە ئەوەی هەولێر کە خەڵکەڵی خەڵکە بیتیانناڵی وەرە ئەم نەتەوێت بەم شێوازە ئەنفال و جینۆسایت کراوە تاوانی دەرهاکراوە بۆیە ئەوە کارێکی سۆزۆکە بێت کارێکی زۆ گرنگە ئەلێرەش لەم سەکۆ جوانی کورسات و جارێکی تر داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغداد بە تایبەتی هەردوو وەزارەتی معنی وەزارەتی شەیدانی کوردستان و بەغدا کورد ئێمە تا ئەمڕۆ بەشێکین لە دەوڵەتی عێراقی ئێمە لە کوردستان بەشێکی تاوکەری دەوڵەتی عێراقین بۆیە داوا ئەکەین کە کاری دۆکۆمنتاری و جینۆسایت بە شێوەیەکی زانستی ئەکادمی بکرێت لەسەر ئەو تاوانی دەرحەق بە نەتەوەی ئێمە ئەنجام درراوە و ئێمە وەک نەتەوەی کورد هیچمان کەم نییە لەو نەتەوانەی تر بۆیە لێت ناشارمەوە مەسەن ئەوەی کە ئەمڕۆ وڵاتی ئیسرائیلی دروستکرد جینۆسایتکردنی هۆلۆکۆست بوو ئەوەی ئەمڕۆ کە لە ئەرمینیا ئەژێ ئەو خەڵکی کەسەدا جینۆسایتنی ئەرمەنەکان ئەوەی لە ڕواندا کە ڕوودات ئەمڕۆ خەڵک ڕواندا بۆ تێکێک لە وڵاتانەی کە لە ڕووی ئەتوانیت ئەژمارەکرێت بە سێم وڵات لە دوای دوبەیەوە کە ڕۆبۆتە مرکزێکی تیجارەتی و هەموو جیان ڕۆکاتە ڕواندا لە دوای جینۆسایتنی ڕواندا ساڵ 1994 بووە ئەمە کار لەسەرۆکەین لۆبیەک دروستکەین ئێمە وەگنەتەوەی کرد بۆ پارێزگاریکردنی خاکی کوردستان بۆ پارێزگاریکردن لە ڕەسەنایەتی کەلتور و فەرهەنگی نەتەوەی کورد ئێمە کلۆبیەک دروستکەین بە جیهان بڵین ئێمە نەتەوەیەکی جینۆسایدمان دەرحەق دراوە و نەتەوەی گرتوەکان بە تایبەتی ئەنجومەنی ئاسایش بێتە سەر خەت بۆ پارێزگاریکردن لە ئێمەی نەتەوەی کورد بە هیوای ئەوەی کە ئامانە بچێتە بواری جێبەجێکردنەوە و لە هەموو لایەنەکانەوە کاری لەسەر بکرێت دووبارە زۆر سپاس زۆر سپاس بۆ کورسات زۆر سپاس بۆم دەرفەتش دانیشتمان شاد بێت ڕۆحی هەموویان شاد بێت بە هیوایەوەی کە ئەم خەمە خەمی دڵی هەموو کوردێک بە تایبەت سیاسەت مەدارەکانمان